ناوێ مەلای جزیرەیە ڕاست ئەحمەدێ کوڕێ محەممەد ئەلبوتی ئەلجەزێریە هەر چەنج بۆ تاریخنش دایک بوون و مرناوی ئاگاهین جودا بێن داینجی لێ دلێ کۆلینێن زانستی و قەرەمیکێن داوی دەهات دیارکردنگۆ ئەو دە ساڵا 1560 دایک بووە و دە ساڵا 1640دا لە جزیرێ دە 75 ساڵیا خۆدا وەفات کردە. مەلای جزیری پەروەردەیە خۆیان مەدرسەیە گۆل جزیرێ دەست پێ کردبوو لە مەدرسەیەن هەرەما دیاربەکر حەقاری و ئیمادیە بەردەوام کرد. وێ دەمێ مەدرسا میر عەبدال لە جزیرێ مەدرسا سۆر، مەدرسا میر حەسەنی وەلی لە مقوسێ، مەدرسەیە قوبەهان لە ئیمادیە ناوەندێن زانستیە دەهاتن زانین گۆ گەلک عالم و متەسەوف لێ پەروەردە بوونە. مەلای جزیری حتا 30 ساڵێ خوا پەروەرداهیا مەدرسێ دۆماندیە. ji mamosteyê xwe mola Tehayê gol Amedê jiyana xwe berdewam dikir îcazeta